أنا فرمي وهو في 3 مواضع أشد استحبابا بكارهناني سواق فرمي لزي سيشوينا زور خوش ويسراوا باشترا بەڵام خۆی لە چەند شوێنێکە 3 شوێن نییە. ئەو شوێنانەی کام هێناوێت یەکەمیانە فەرمێ عند تغير الفم لە کاتی گۆڕانی تام و بۆنی ناو دەما زۆر سنەتە بەکاری بێنی ئللا سنەتە بەکاری بێن من ئەزم وغيره من ئەزم یعنی قسەنەکردنێکی زۆر ماوەیەکی زۆر قسەنەکەی تامین دەمە دەگۆڕێ بۆنیشە گۆڕێکە دەم بکەیتەوە ئەو کاتە سیواک بکەیت جا قسە بکەی باشترە وغيره یعنی تر بە هەر هۆکارێکی تریش بێ بۆ نمونە خواردنێک ئەخۆی بۆنی ناخۆشە سیواک بەکار بێن بۆنەکەیە بە كاتي دوامش كهناويتي عند القيام من النوم كاتك لخو هلسي عائشة خاتون فرمي كان رسول الله صلى الله عليه وسلم إذا قام من الليل يشص فاه بالسواك بيغمري خواه صلى الله عليه وسلم كشوان هلسا لخو ناو دمي باك أكردو بالسواك ياخد سواك يجرى بناو دمي بجواني أبو موسى أشعري فرمي جاري كان شو بلا بيغمري خواه صلى الله عليه وسلم سیواکی بە زمانیا هێنا بە مەڵاشوویە هێنا فەرمێ پارچەی سیواکە پەڕیە قورگی فەرموو ئۆح یعنی ئەوەندە بەکاری هێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەنە گرنگی پێداوە. پاشانە فەرمێ وعند القيام إلى الصلاة وەکاتێکیش کاتەوێ نوێژ بکەی بەکارهێنانی سیواک زۆر خوازراوە و زۆر خۆشویستراوە. بەڵام خۆی کاتی تریشی هەیە بۆ نمونە کاتێک قورئان بخوێنی چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بنصی فرمودا فەرمێ کاتێک یەکێ لە ئێوە سیواک ئەکا و قورئانە خوێنێ مەلایکەتەکە لێی نزیکە بێتەوە گوێی لێگرێ لێی نزیکە بێتەوە تا مەلایکەتەکە دەمەنێ بە دەمیەوە و هەموو قورئانەکەی لێ وەرەگرێ بەهۆی سیواکەوە کە کردوتە. وە کاتێک ذیکری خوای پەروەردگارەکەی کاتێک دەتەوێت دەرس بڵێیتەوە وتارێک بدەیت بە تایبەت وتاری جومعە چونکە وتاری جومعە لەبری نوێژە تۆش کە خەتیبی ئەتەوێ بچیتە سەر مینبەر سیواک بکەی وەکوایە سیواکە بۆ نوێژکرد شتێکی زۆر باشەکی. وە کاتێکیش کە ئەچی بۆ جومعە کاتێک کاچی بۆ جومعە لەبەرەوەی خەڵکێکی زۆر لەوەیە ئەگەر هەمووی بۆنی دەمی بێت ئەوە خەڵکەکە ناڕەحەتە بێ بۆیە هەوڵ بدەی سیواک بکەی بۆی بۆنی دەمێت لا بڕوا و پاک بێتەوە. ئەمە ئەو جێگایانە بوو کە شێخ ڕەحمەتی خوای پەروەردگار لێ باسی کرد بەڵام زۆر مستحبە لە کاتی جیماعیشە سیواک بکەی و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عایشە خاتون فەرمێ هەر بەهاتایەتەوە ماڵەوە یەکەم شت بە سیواک دەسی پێکرد کاتی تۆ ناو کە سوکاریشە زۆر مستحبە سیواک بکەیت.